لە پێکەوتووە و زیاتر لە 30 ساڵە بەتەنها لە خانۆکدا دەژیت. سەلما لە هەشتاکانی تەمەنیدایە و نەخۆشی و نەبوونی پێداویستەکانی ژیان تەنگی پێڵچنیوە. وەڵا پیاو مرد بقشک و برا خۆ کەشی مرد برا هەیشی دماهی کەشی هەرگی مرد کەشی مرد خۆماوە. لە گەڕەکێکی چەمچەماڵ خانۆکانی دوو کۆڵان سەرجەمیان خاوەن پێداویستی تایبەت و کەسانی بەساڵاچوو بەتەمەنن. زۆربیان بەتەنها دەژین و بۆ درێژەدان بە ژیان چاویان لەو هاوکاری و کۆمەکانەیە کە خێرخوازان بۆیان دابین دەکەن. ماڵما کەلاوە گربەتە کەلا ئەوە پەنجەرە قاپێکم سەیری پەنجەرە قاپێکم خانە سڕێکێکی شەق و فەق بوو ئێوارەی لە دەڕاتە ماڵ و داماتە فایزن ئەمێنێ ئەمرێ چەند کەس ماڵە کوڕێ لەم بینە لەو ساڵە لەو خانە مرد شەڕۆژە مرد کەس پێی نەزانی. نەبەخۆرە ڕۆژات نەخۆشی بەردەمەیە نەخۆشی ڕۆرە زەختەمە ڕۆرە بەعیدەمە حەبە خۆم بەخۆ. خانوەکان لەلایەن ڕێکخراوێکی بیانیەوە بۆیان دروست کراوە. ڕوولار کامیان بکەی داخی دڵی خۆی بەیان دەکات. ئێستا گرفتی سەرەکیان نەبوونی سوتەمەنیە و دەڵێن بەوەی نەبوونی نەوتی سپیەوە لە ساڵانی ڕابردوودا خەڵکیان لەسەر مادە ڕق بۆتەوە. حاشیە خەستەخانە هیواکەم 45 مەکرەی سیارە بێچکە لە حەب بێچکە لە مەسر و دەبینەوەتەکانم بەتاڵ بووە شەو خەممە چۆن نەوت داگرسێنم ئەسویستم بۆ قایمقام تەلەفۆنکەم زانم خۆڵێکمان بۆ نادە بۆ نەوت. لە چەمچەماڵ زیاتر لە 10 ساڵە بینایەک بەسەرجەم پێداویستەکانی ناوێەوە بۆ خانی بە ساڵاچان دروست کراوە کەچی تا ئێستا نەکراوەتەوە. بەڕێوبەری چاودێری کۆمەڵایەتی سنوورەکەش دەڵێت بەوەی نەبوونی ستافی پێویست لە ڕابردوودا خانی بە ساڵاچوان نەکراوەتەوە و ئەو بە ساڵاچوانی لە شوێنی نەشاودا دەژین هەوڵدراوە ببرێنە خانی بە ساڵاچوانی سلێمانی بەڵام خۆیان ڕەتیان کردوێتەوە. ژمارەیان 21 ماڵن لە 20 خانواژین واتە لە خانوویەکانە دوو ماڵەژی کە هەمووان خەڵکی کەم دەرامەتن لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی جەستەیەوە خاوەن پێداویستی تایبەت و کەسانی بە ساڵاچوون پێویستە بەوەی هاوکاری بکرێنەوە نایەکە لە سلێمانی دروستکرا بۆ خانەی بە ساڵاچوان تەختەی کەسەکانی ئێراکات لێرەش هەر بە ساڵاچوویەکمان هەبێ پێویستی بەو خانە بوو بێت ئەگەر خۆی ڕازی بێت بردومانە بۆ خانەی بە ساڵاچوان و لێ وەریان گرتووە. چەمچەماڵ و دەوروبەری زۆرترین وارسیان فالکراوانی لێە و بەشێکیان بەوەی نەمانی کەسوکاریان بەتەنها دەژین. بە پێی ئامارەکانی چاودێری کۆمەڵایەتی سنوورەکەش زیاتر لە 700 ژن و پیاوەک بە ساڵاچوو ناویان تۆمار کراوە کە توانای هەڵسوکەوت و خزمەتکردنی خۆیان نەماوە. ڕزگار جەبار کێنێن چەمچەماڵ.